سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. لە سێدارەزانی حەڤدە بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی مانگرتنی کرێکارانی شرکەتی ڕاهسازی سەنعەتی بەلوچ، یانەدەستان و برینداربوونی 19 کرێکار لە ئێران، ناڕزایەتی کارمەندانی بانکی مەسکەن لە شاری تاران و کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی ئەلزەهرای تاران. دەست بەسەرکردنی هاوڵاتیەکی خەڵکی شاری کرماشان لە تاران ڕۆژی یەکشەممە 18 خەزەڵوەری 1404 هەچاوی هاوڵاتیەکی خەڵکی شاری کرماشان بە ناسناوی حەمید فەرهادی بەندکراوی سیاسی پێشوو لەلایەن هێزەکانی ئێدارەی دەسەڵاتی تارانەوە دەست بەسەر کرا. بەپێی راپۆرتەکان هێز ئەمنیەکان بە هێرش بۆ سەرماڵی ئەو هاوڵاتیە سەرەڕای دەست بەسەرکردن و گواستنەوەی بۆ شوێنێکی نادیار کۆمەڵێک لە کەلوپەلا شەخسیەکانی لەلایەنەوە هێزانەوە زەوت کراوە. ناوبراو ڕۆژی پێنجشەممە 30 گەلاوێژی ئەمساڵ پاش تێپەڕاندنی ماوەی 14 مانگ بەندکران کە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە بەسەری دەسەپێنرا بوو لە بەندیخانەی ئێڤین ئازاد کرابوو. لە سێدارەزانی حەڤدە بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا حەڤدە بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارەدراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دە بەندکراو بەناوەکانی عەبدولکەریم سالوسی، نور خۆدا ئەحمەدی، حەسەن حاجیزادە، سەعید شاتری، ئەحمەد ڕاستین، عەلی عەتایی، ناسر مەلاوەلی، ئەرژەنگ نەبەوی، ئەحمەد ڕەزا مۆڵایی و محەممەد ڕەزا بەدەوی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی بیرجەند، سمنان، دەستکردی ئیسفەهان، تایبات، مەراغا، قۆم و ورمێ ئیعدام کراون. هەروەها 7 زیندانی دیکە بەناوەکانی جەواد نەعیمی، عەباس سووری، مەحەممەد گودەرزی، موراد عەلی گەنجی، فەرید ئەمانی، موراد بەیگ تورکی و کەیومەرز غوڵامی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی سمنان، درود، بروجێرد، قۆم، خەواف، کاشان و گۆرگان لە سێدارەدران. مانگرتنی کرێکارانی شەرکەتی ڕاهسازی سەنعەتی بەلوچ ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شاغەڵ لە شەرکەتی ڕاهسازی سەنعەتی بەلوچ دژ بە پێنەدانی هەغدەسە دۆخراوەکانیان دەستیان لەکار کێشایەوە و کۆبوونەوە. بەشدەربوانی کۆبوونەوەکە ماژەبەوە دەکەن کە زیاتر لە 4 مانگە لەلایەن بەرپرسانەوە هەغدەسەکانیان پێنەدراوە و ئێستا لە دۆخێکی زۆر خراپی مەعیشەتیدا دەژین. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی ئەستی هەغدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، گەڕانەوەی ئەو کرێکارانە کە لەسەر کارەکانیان دەرکراون، پێدانی هەغدەست و مەزایەت دۆخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمکاناتی ڕەفاهی و ئێمنی شوێنی کار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و کۆسایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی بوون. دەستبەسەرکردنی کەیوان مەحتەدی لە شاری تاران ڕۆژی دووشەممە 19 خەزەڵوەری 1404 هەچاوی کەیوان مەحتەدی بەندکراوی سیاسی پێشوو بە هێرشی هێزەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر کرا. ناوبراو پێشووتر ڕێکەوتی 19 گوڵانی 1401 هەچاوی هاوکات لەگەڵ هاوسەرەکەی ئانیشا سەدوڵاهی لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان بە تۆمەتی سازکردنی گروپ بەوەنبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 6 ساڵ بەندکرانیان بەسەردا سەپێنرا کە دواتر حکومەکەی لەلایەن دادگای پێداچوونەوە لەسەر ئەو تۆمەتانەی کە خراوەتە پاڵی بۆ 2 ساڵ و نیو کەم کراوە. ئەو چالاکە کرێکاریە لە کاتێکدا دەست بەسەرکراوەکە هاوسەرەکەی لە کاتی تێپەڕاندنی حکمی ئەو 3 ساڵ بەندکرانەیەکە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بەسەریدا سەپێنراوە. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شەرکەتی نەوت و گازی پارسی جنوبی
ڕۆژی سێشەممە 20 خەزەڵوەر کۆمەڵێک لە کرێکارانی شاغەڵ لە شەرکەتی نەوت و گازی پارسی جنوبی دژ بە وەدینە هاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وستنەوەی دروشم دژ بە پێنەدانی حەقدەستە دۆخراوەکانیان و هەڵگرتنی پلاکارد، خوازیاری وەرگرتنی هێزی کاری نوێ، گەڕانەوەی ئەو بڕەپارەیە کە وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوەتەوە، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، هیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕەفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، سەربەخۆیی سندوقی خانەنشینی خانشینکراوانی سەنعەتی نەوت، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێڕێژەی هەڵاوسان و هەروەها پێزانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان بوون. گیانەدەستان و برینداربوونی 19 کرێکار لە ئێران. ڕۆژی دووشەممە 19 خەزەڵوەر 19 کرێکار لە شارەکانی تاران و وەرامین و هەروەها لە پارێزگای فارس بەهۆی بایەخنەدانی بەرپرسان بایمینی شوێنی کار و دۆخی سرویسی هاتووشوێی کرێکاران تووشی ڕوودا بوون و 3 کرێکار گیانیان لەدەستا. بەپێی راپۆرسەکان 15 کرێکار لە جادەی داراب ئێستەحبان سەر بە پارێزگای فارس بەهۆی هەڵدێرانی سرویسی هاتووشوی کرێکاران بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. هەروەها 2 کرێکاری بیناسازی لە شاری تاران بەهۆی کۆچنە خوارەوەیان لە بەرزایی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران کە پاشان یەکێک لە کرێکارەکان بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەستا. هاوکات 2 کرێکاری ئاگرکوژێنەوە لە کاتی کوژانەوەی ئاگری کارگەیەک لە گوندی حەسارقازی سەر بە شاری وەرامین بەهۆی نەبوونی ئیمکاناتی پێویستی کوژانەوەی ئاگر تووشی ڕوودا بوون و گیانیان لەدەستا. ناڕزایەتی کارمەندانی بانکی مەسکان لە شاری تاران. ڕۆژی دووشەممە 19 خەزەڵوەر کۆمەڵێک لە کارمەندانی شاغەڵ لە بانکی مەسکان دژ بە ناڕوونی ڕەوەندی سندوقی وەبەرهێنانی کارمەندان لە بەردەم بینەی ناوەندیە و بانکە لە تاران کۆبوونەوە. کارمەندانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا بە وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیم، دژ بە جیاکاری لە حەقدەستەکان و هەروەها پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری کەمکردنەوەی سەعاتی کار، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێڕێژەی هەڵاوسان، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، نەمانی جیاکاری لە حەقدەست و هەروەها ڕوونکردنەوەی ڕەوەندی سندوقی وەبەرهێنانی کارمەندانی بانکی مەسکان لە ئێران بوون. دووە هەواڵ کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی ئەلزەهرای تاران. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی ئەلزەهرا لە شاری تاران دژ بە خراپی دۆخی خواردنی سلف و هەروەها نەبوونی یاوی خواردنەوە کۆبوونەوە. خوێندکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم بینای ناوەندیەوە زانکۆیە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی زانکۆ بە دۆخی خواردنی سلف و هەروەها پێداویستیەکانی ژیانی خوێندکاران لە دۆخێکی زۆر خراپدا دەژین و پێویستە دەستبەجێ بەرپرسان داخوازیەکانیان دابین بکەن. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا خوێندکاران خوازیاری دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و سرویسی هاتووشوێی خوێندکاران، باشکردنی دۆخی خواردنی سلف و ئاوی خواردنەوە بوو. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا، هەر شاد و ئاسوودە بن.